باسی دیمەنێکی ترەکە لە دیمەنی چیرۆکی سەیدنا موسى على نبينا وعليه الصلاة والسلام لە فترەی مناڵیەکەیە. لە ئەڵقەی ڕابردووە باسمان لەوە کرد کە چۆن خوای پەروەردگار ئیلهامیدا بە دایکی موسى وەحی بۆ نارد کە بیخاتە سندوقێکە و سندوقەکە بە قیردا پۆشێ، پاشان بیخاتە دەریای نیلەوە و دەریای نیلیش لێی بێخەم بێکە بە کەنارە ئەیبات و وخوای پەروەردگاریش وعدی پێدا کە فەرمووی بۆت دەگەڕێنینەوە ئینا ڕادووه ئیلەیکی وەجاعیلوه من المرسلین. ئەمیش بەم شێوەیە کرد و خستیە ئاوەکەوە و ئەنجا تەسەوری ئەوە ئەکەین کە دایکێک هەروەکو وتم ئێمە هەرچەند باسی بکەین وەکو پیاوان هۆشمان بۆ ناچێ وەکو ئەوەی کە هی ژن هەست بەم مەشهەدە ئەکە. ئافرەتێک مناڵەکەی خۆی خستۆتە ناو ئاوە بۆ شتێکی غەیبی کە لە دڵی چەسپی و وەڵات دڵ مەڵە بیخەرە ناو ئاوە بۆی قەسابەکان سەری نەبڕن جەلادەکانی فیرعون. ئێستا هەر یەکێک لە ئێمە پێی بڵێن وڵات دڵت خەبەری داوە، خۆت بڵێ وڵات دڵم خەبەری داوەڵێم ئەم مەکتەبە و کۆمپیوتەر و ئەچیزانەی کە هەمووی فڕێدە، وڵات دڵم وا خەبەری داوە بڕۆم سەفەرکەم سەری خۆم هەڵگرم، دڵم وا خەبەری داوە فڵان شت. یعنی تەسەورکەن ئەم حاڵەتە ئەم ژنە ئەم کۆرپەی کە لە باوەشایەتی شیری ئەداتێ بە خێویەکە پاسەوانیەکە ئێشگرێتی لێەکە بە خزمەتیەوەتی لە دڵیا ئەمە دەرەچێت کە بیخرە ناو ئاوە. ئێ باش فڕێداتە ناو ئاوەکەوە فەلقیه في اليم فليلقيه اليم إلى الساحل يأخذه عدو لي وعدو له. ئەم دوژمنە گرتوێتیەوە. ئەنجا وەختێکە کەوێتە دەستی دوژمن دایکی موسى هۆشی لێ ئەبڕێ. فأصبح فؤاد أم موسى فارغة. فأصبح خۆی پێوترە سەیڕورە، يعني لحالتك وتشوف حالتي شترو. فأصبح فؤاد أم موسى، فؤاديش لهزر هوشايا بوبير كردنوا دواي سمع وبصر الرقاكاني هدايتت تولى تشاوتو كتاب الخيندو توش تفيروي لجوزكتو بيستوتا ببينينش تأملاتي خوتته وسرنجدانته أما وان كردوا لناختا لناو هزرتا شوينك هيا أما قرآن ناويني فؤاد ئەم فؤادە لێرە تەحلیلی شتەکانت بۆ ئەکاو بۆ نەزمەکە بۆ ڕێگەخا بۆی تەوجیهت بکاتەوە، تەوجیهی ڕەفتارەکانت دەکە. ئەم ژنە وای لە هات تەوجیهی ڕەفتاری نەما. فأصبح فؤاد أم موسى فارغة. وەکو ئێمە چۆن ئەڵێن زۆر بێ مێشکە، ئەڵێ زۆر کەللەپوتە، هەر مێشکی کایتیایە، مێشکی هیچی تیان نییە، مێشکی هیچی تیان نییە، یعنی هیچ شتێک تەوجیه نادا بەم ئینسانە ڕەفتارەکانی پارسەنکە. فأصبح فؤاد أم موسى فارغة. وای لێ هات بەتاڵ و حەتاڵ هۆشی لە هیچ شتێ نەماوە غەیری سەیدنا موسى نەبی. ئەمە ئەم حاڵەتەیە کە خۆی گەور ئەوە باسی کاتەوە. فأصبح فؤاد أم موسى فارغة إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها. خەریک بوو لەگەڵ ئەوە شاکە ئەو مژدانەماندا بوویە ئینا ڕادووه ئیلەیکی وەجاعیلوه من المرسلین. لەگەڵ ئەم حاڵەتەشە خەریک بوو وای لێبێ هاوار بکە بڵێ ئەی هاوار کورە بەدەستی خۆم مناڵەکەی خۆم فەوتان، من خۆم خستمە سندوقەکەەوە، خۆم فڕمدایە دەریاوە، ئەم دەریاش بۆ زیاد لە هەموو شوێنە بردی بەرەو ماڵی فرعون. بۆچی ئەوانیش گرتیان و کەوتە بەردەستیان؟ ئێمە لەوان قوتارمە کرد. لەم حاڵەتە نەفسی و ئینفعالەیە کە ئاەتەکان بۆمان تەسویرەکەن ئافرەتێک مناڵەکەی پێ لەو وەزعایە بووە فڕێداوتە ئاوە بۆی نەکوژرێ ئێستا کەوتۆتە بەردەستی فرعون خۆی کە بڕیارەکە لەوە دەرچوو کە ئەوە هەموو مناڵانە بکوژێ. اینجا خوای گەورەیەک سەرە فەرمێ لەولا ئەن ڕەبەطنا عەلا قەلبیها. ئێمە یەکسەر دڵیمان پەیوەست کردەوە بە خۆمان. و تەفسیری ئەهلی تەفسیر لە مەسەلەی فأصبح فؤاد أم موسى فارغة دوو جۆرە. یەکێکیان کۆمەڵێک ئەهلی تەفسیرە فەرموون یعنی تەواوی تر هۆشی لە خۆی نەما و هەموو ئەوانەی تری واز لێهێنا و هەموو تەرکیزێکی کەوتە سەر باسی موسى و حاڵەتی سەیدنا موسى. ئەمە ئەهلی لوغەوی زیاتر لەسەر ئەمەن وەکو کیسائی و وەکو ئەبوو عوبەید و وەکو ئەخفەش و ئەمانە. هەندێکی تر لە ئەهلی تەفسیر وەکو تەبەری و قورتوبی و ئەوان ئەفەرمون دڵی پڕ ئیمانە،
پر ئیمانە بە وەحیانەی کە هەیەی هۆشی لە هەموو شتێک هەیە و بێخەمیشە لە مەسەلەی موسا بەڵام دیارە تەرجیح ئەوەیە کە والله ئەعلەم هەست و هۆشی نەما لە تاو موسا و ئەمەش حاڵەتێکە لەگەڵ ئافرەتە زیاترە گونجێت لەگەڵ دایکە لەگەڵ دایکە کە کۆرپەلەکەی لەو حاڵەت و لەو تەمەنایە کەوتۆتە حاڵەتێکی خەتەری زۆر گەورە کە توانای بەسەریانە ڕزگاری بکە لەبەرەوە هەر خۆی تووشی ئەو ئینفعالە گەورەیە ئەبێ گومانی تیانێ هەر ئەبێ وابێ ئەنجا سەیری کەن سبحان الله خوای گەورە فەرمێ ربطنا على قلبها لتكون من المؤمنين ربطنا على قلبها يعني دڵی مان بەستەوە بە خۆمانەوە هەروەکو چۆن لە سوورەی کەهف فەرمێ وربطنا على قلوبهم لە باسی ئەصحاب الكهف دڵیانمان پەیوەست کردوتەوە بە خۆمانەوە إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض ئەم ڕەبتکردنە ئەم شێوەیە ئەبینی بەم شێوەیە هاتووە کە لێرەشا ئەفەرمێ ئینکادت لە توبدی بیهی خەریک بوو هاواری لێ هەستێ و بڵێ من وام کردو هی خۆمە مناڵی منە بمدەنەوە بەڵام خوای گەورە فەرمێ لەولا ئەن ڕەبەطنا على قلبها لتكون من المؤمنين خۆی ئیماندارە ئیلهامی بۆ چووە لتكون من المؤمنين يعني ئەو ئیماندارانەی کە پەیوەستن یەقینیان هەیە لەگەڵ ئاڕاستەی خوای پەروەردگارە سەیری کەن خوای گەورە فەرمێ وقالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا أمنا في إيمانك يكرد يا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله أيو كساني باورتان هنا وباور بينن يا خويا فرمي إيمان تاني هنا بلا فرمي إيمان بينن بوي أم إيمانا معرفية سطحية بتشبروا يقين أنجا لتكون من المؤمنين بتشتسروا تدبب بأهل يقين خوي قال لباسي سيدنا إبراهيم فرمي وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض بو ليكون من الموقنين يما أم ديار دي آسمان وجيان وقردون وإنسان همو أم ديار دانا يا خينا بيشتاو ليكون من المؤمنين بو أو دلنيايي لا درس بي أو يقيني لا درس بي ليرشا مبستك أويك بتشيط الريزي أهلي إيمان وأهلي تقواوه